بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی ڕووداوەکانی ناوچەکە بە تایبەت لە سووریا ئەوەی لە سووریا ڕوودەدا چییە؟ ئەوەی لە سوێدا ڕوودەدا ئەوەی بەرامبەر بە دروزەکان ڕوودەدا چییە؟ ئایا ترسێکێ ئەمە بگوێزرێتەوە لە ئایندەدا بۆ ناوچە کوردیەکانیش؟ گفتوگوێن پرس و باس بابەتاکەین لەگەڵ بەڕێز کاک مەنسوور عەزیزی توێژەری سیاسی. کاک مەنسوور سڵاوت لێ بێم کاتت باش، سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. بە ڕوانینی تۆ ئەوەی لە سووریا ڕوودەدا ئەو شەڕ و هاڵۆزی و کوشتارە چییە؟ بۆ دروست بووە؟ کاکە ڕانکۆ سڵاوت لێبێ. سووریا بۆ خۆی هەر لە دروستبوونیەوە تا ئێستا ناوەندێکە جێگەی کێشەیە، کاتی خۆی لە نێوان بریتانیەکان و لە نێوان فەڕەنسەویەکاندا هەردەم کێشەی لەسەر بووە و ئێستاش لەم قۆناغەدا کە ئێرانیەکان لەبێ دەرکراون دیسان ناوەندێکی کێبەرکەی کێشەی استراتیژی لە نێوان ئیسرائیل و لە نێوان تورکیەیە. ئیسرائیلەکان لایەنەبێ کە تورکیە جێگەی ئێران پڕکاتەوە لە وڵاتە و کۆمەڵی کێشەی استراتیژی وزە هەیە. پێکاتەکانی سووریا ڕەنگاو ڕەنگن، دروزە، کوردە، عەلەویە، مەسیحیە، سوننیە و ئەم وڵاتە چون لە سەرەتاوە تا ئێستا بە شێوەیەکی دموکراتیک بنچینەی کۆمەڵایەتی ئابووری ڕامیاری بۆ دروست نەبووە، زۆر ئاساییە کە لە قۆناغێکی ئەوەدا بەهۆی فاکتە نێوخۆیەکانەوە، پارادۆکسە نێوخۆیەکانەوە و بەهۆی کێشەی استراتیژی و کێشەی وزە، کێبەرکەی وزە لە نێوان دوو جەمسەری ئێستا بە ناوی تورکیا و ئیسرائیلەوە لە ڕاستیدا ئەوە بابەتێکی چاوەڕوانکراو بووە و ئێستا جەنگی استراتیژی لە نێوان ئەو دوو جەمسەرە دەستی پێکردووە، بابەتەکانیش بابەتی شاڕێیەکانی وزەن بۆ ساڵانی داهاتوو. باشە کاک مەنسوور، هەندێک دەڵێن پەیوەندی بە استراتیژی ئیسرائیلیشەوە هەیە ئەوەی کە لەوێ ڕوودەدا، یعنی ئەمە تا چەندە بەڕاستە؟ بەتایبەت دوای دروزەکان داوای ئەوەیان کرد کە یعنی هەندێک داوا هەبوو نەک بە شێوازی فەرمی کە کورد بێتەوێ و هەسە دەبێتەوێ و ناوچەکانیان بپارێزێ و دەوترێت تورکیا بەم داوای ڕازی نییە، یعنی ئەمانایە قسەی تەنها میدیان یاخۆت بە واقعی بەو شێوازن؟ لە ڕاستیدا من پێم وایە یەک دووجار لە خزمەت جەنابی شتا باسم کردووە. ئیسرائیل کاتی هاتووە کە لە ناوچەی ڕۆژهەڵاتی نێوەڕاست بە دوای یاری سروشیدا بگەڕێت لە 48ەوە تا ئێستا بە جەنگ و کەم بەخۆ پێشخستن لەباری زانستی و لەباری سەربازی و خۆی هێشتۆتەوە. ئێستا دەرفەتی بۆ هاتوۆتە پێشێک کە ئەو ئیدەیەی هەیەە واتە لە ڕووباری نیلەوە تا فورات لە ڕێگەی کۆریدۆری داودەوە کە زۆر کەس و زۆر لایەن و زۆر لێکۆڵەرن بابەتیان لە سۆرنووسیوە ساڵانێکی زۆر قسەی لەسەرە ئەوە جێبەجێ بکەن، چون باودۆکە ئێستا بۆیان مسۆگەرترە و ئێستا ئەتوانن یاری سروشتی پەیداکەن وەک دروزەکان، وەک کوردەکان، وەک عەلەویەکان لە دراوسەتیاندا و ئەمە دەبێتە قەڵغانێکی بەهێز بۆ مانەوەی ئیسرائیل لە درێژماوەدا. لەو نێوانەدا کوردیشکە هەردەم لە سووریا زۆڵمی لێچووە، ناسنامەی تەنانەت شارۆمەندیشی نەبووە، ئاوارە بووە لەلایەک دروزەکان کە لە هەر 1940ەوە کە ئاینەکەیان دامەزراوە کۆمەڵی کێبەرکەی مێژوویان هەبووە لەگەڵ بەرەی سونە یا ئیسلامدا لەو ناوچەیە، هەستەکەن لە قۆناغی ئێستادا ئەگەر خۆنەپارێزن ئەزمونەکان نیشانیان داوە سەرکورد دەبن. بۆیە زۆر ئاساییە ئەم بەرژەوەندەی کە ئیسرائیل هەیەی ئەو ویستانەی کە کورد و کە دروز و کە کەمینەکانی تر هەیەە یەک دەگرنەوە هاوتەریب دەبن بۆ ئەوەی هەرەوەزیەکی ڕامیادی ئابووری لە ناوچەکە دروستکەن کە لە ساڵانی داهاتوودا ئەگەر دروست بۆ نمونە نەبێتە خاوەن وڵاتی سەربەخۆ، ئەگەر کورد نەبێتە وڵاتی سەربەخۆ، لانەیکەم ئەو وڵاتە بێتە وڵاتێکی دموکراتیک فدرال یا بڵین لا مەرکەزی بە گوێرەی دەستور کە کۆمەڵگەی نێودەوڵەتی مافەکانی لەو چوارچەوەیدا بپارێزێت. نزیکی دروز و کورد لە استراتیژیە لەسەر ئەم بنەمایەدایەکە جارێکی دیکە دمەشق نەبێتە سەکۆیەک بۆ سەرکوتکردنی هیچ کەمینەیەک، هیچ نەتەوەیەک، هیچ پێکاتەیەک و ئەمە ڕوانگەیەکە کە زیاتر پەراگرێ بە باوەڕی من و لەو یاریەدا لەم ڕوانگەیە لەم پرۆسەیە کە دێتە پێشێ باوەڕم ئەوەیە کە کورد ڕۆڵی ئاکتیڤتر، ڕۆڵی چالاکتری لەو پرۆسەیەدا بێت. باشە کاک مەنسوور، ئێستا جۆرێک لە ڕێککەوتن هەیە، ئایا پێ دوایە ئەو کوشتارەی کە لە نێوان هەردوو لە ڕوویدا ینی دەستدرێژیکردن بۆ سەر سمبولەکانی پێکاتەی دروست، ینی ئەوها سەردەنێتەوە ئەم لێک تێگەیشتنە ئەم جۆرە ڕێککەوتن و ئاگربەستا، ینی دەتوانێت دۆخەکە دامرکێنێتەوە یان بە بڕوای تۆ لە قۆناغێکی دیکەدا سەر هەڵدەداتەوە؟
کاکڕانکۆ من پێم وایە ئەمە سەرەتای ئەو باسەیە کە من بەردەوام دەمگوت بانگە هەنگوینیەکانی سووریە تەواو دەبن، سووریە دەچێتە جەنگێکی دیکەوە بۆ لەبەر ئەوەی کە ئێستا تورکیا و ئیسرائیل لە کێبەرکەیەکی زۆر گەورەی ژئۆپۆلیتیکدان لە ناوچەکە. کێشەی وزەیە دانیشتنەکانی نوێنەرانی دەسەڵاتی کاتی دیمەشق لە ئیماراتی متحدە عەرەبی لە باکۆ لە ئازەربایجان بە ڕاوێژی تورکیا ئەمە ڕێچکەیەکی نوێی دیاری دەکرد کە تورکیا نەهێڵێ ئیسرائیل دەست بگرێ بەسەر شاڕێگەکانی وزەدا لە وڵاتی سووریا و ئەمە لە ڕاستیدا بە هێرش بۆ سەر سوێدا تند بۆەوە یەکەم هەنگاوەکان دەستی پێکرد، بەڵام ئیسرائیلەکان ئەو پیلانەی تورکیان شکست پێێنا. ئەمە بە واتاییەکە ئێمە گەواهی ئەوە دەبین کە ئەو گرژیانە ئەو کێبەرکیە سەر هەڵەداتەوە و سووریا بەرەو ئاپارێک دەچێت کە دەبێت کۆمەڵگەی نێودەوڵەتی لە ڕاستیدا دەستێوەردانی تێدا بکەن بە گوێرەی مادەی حوتی ئەنجومەنی ئاسایشی نێودۆ فەسڵی حوتی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی من پێم وایە ئەگەر ئاوا جەنگی نێوخۆی درێژێ هەبێت سووریا چێتە ئەو قەوارەیەوە واتە بۆ پاراستنی ئاسایشی ڕۆژهەڵاتی نێوەڕاست ئاسایشی جیهانی ڕێگەکانی وزە دەبێت کۆمەڵگەی نێودەوڵەتی دەستێوەردان بکە و من زیاتر سووریا لەو چوارچێوەیەدا ئابینم نەک ئەوەی کە ئەم بابەتە ئۆقرەی بێنێتەوە کێشەکان تەواو ببن. ئەمە تازە سەرەتایەتی. کاک مەسعود هەندێک قسەکانی چەند ڕۆژی ڕابردووی تۆماس باراک یان تۆم باراک نوێنەری تایبەتی دۆناڵد ترامپ بۆ ناوچەکە لە سووریا یعنی وا دەخوێندنەوە کە ئەمە جۆرێک لە توندی تێدایە بەرامبەر بە کورد، یعنی پێ دوایە دۆخی کورد لەوێ چۆن دەبێ؟ ئایا هەستەدا بەو شێوازە دەمێنێتەوە دەتوانێت دەسەڵات و قەڵم ڕەوی و حکمڕانی خۆی بەو شێوازە بپارێزێ؟ کوردەکان ئەوە دووەم جارە من هەست دەکەم کە کابینەی ترامپ دەرفەت دەدا بە تورکیا بۆ ئەوەی ئەو بەشەی کە دەیەوێت لە سووریا بەدەستی بێنە لە ڕاستەوکۆ یا دەیەوێت تورکیا تاقی بکاتەوە. یەکەم شەڕی هەفتا ڕۆژە بوو کە هێزەکانی سەر بە تورکیا پەلاماری ڕۆژاوای کوردستانیاندا لە بەنداوی بەرخۆدان یا تشرین لە پردی قەرەقۆزاق بۆ ئەوەی ڕۆژاوای کوردستان لاواز بکەن و بە شێوەیەک لە شێوەکان دەسەڵاتی کوردی لەوێ نەهێڵن ناچاریکەن بە چەکدانان. بابەتی دووەمی سوئیدا دیسان پیلانێکی تری تورکیا بوو، بەڵام ئەنجام دەرەکەی ئەحمەد شەرع بوو ئەبوو محەممەد جۆلانی کە ئەگەر سوئیدا داگیر کرابە ئەگەر سەرکەوتبان لەو جەنگە لە ڕاستیدا تەوژم و پاڵەفەستوویەکی بەهێزی سەربازی ئابووری ڕێکلامی ماسمێدیایی بۆ سەر ڕۆژئاوای کوردستان دەستی پێدەکرد بۆی ناچاریان بکەن کە هەرسەدە شەکەکانی دانێت. ئەم یاریە ئاڵوگۆڕی بەسەردا هاتووە. ئێستا هەرسەدە لە بواری نفوز لە بواری سەربازی لە بواری وزە و لە بواری نێودەوڵەتیەوە باڵانسی هێز بە قازان بێتی و من پێم وانییە کە تورکیا لەو بابەتەدا دیمەشق لەو بابەتەدا سەرکەوێ. ئێمە زیاتر قسەکانی تۆماس باراک تا وتم دەرفەتی دوو دەرفەتیان پێدا قسەکانی نزیک بە ماوەیەک دەڕۆژێک لەوە پێشی تۆماس باراک تا سووریا یەک وڵات بێ یەک دەسەڵات بێ یەک هێزی سەربازی هەبێت ئەمە فیتی تورکیا بوو لە ڕاستیدا. تورکەکان ئەمەیان پێخۆش بوو کە تاقیکردنەوەیەک بکرێت چون ترامپ پێش هەندێک پارەی وەرگرتبوو لە وڵاتانی خەلیج و ترامپ ئەگەر سەرنج بدەن لەو ماوەیەدا لەسەر سووریا بێدەنگە. زیاتر تۆماس باراک بۆ بەداشەهارەی قسەکردن و ڕێتوریک و هەڵوێزگرتنی ئەمریکا، بەڵام ئەمە سەری نەگرت چون بەرژەوەندی تەحالف بەرژەوەندی فەڕەنسای تێدایە ئەوروپاییەکانی بەگشتی تێدایە و لە هەمووی گرنگتر بەرژەوەندی استراتیژی ئیسرائیلی تێدایە و من پێم وایە نەتەنیاهوو کابینەی نەتەنیاهوو دەسەڵاتی ئیسرائیل ئەم شتە نە لە تۆماس باراک قبول دەکەن نە لە کۆشتی سپیش بۆ چون ئەوان استراتیژی مانەوەیان هەیە، استراتیژی بەربڵاو بوونیان هەیە لە ناوچەکە و دەیانەوێ هەر لە زەریای سپی ناوەڕاست تا زەریای سوور تا بابل مەندەب تا خەلیجی عەدەن تا ئاگاتە خەلیجی فارس و زەریای ئەمان نەوت و گاز و وزەی ئەو ناوچەیە لە ڕکێفیان نەچێتە دەرێ. بۆیە من پێم وایە بەپی ئەم فاکتانە ئەو سیاسەتەی تۆماس باراک ئەو ڕێتوریکانەی پەشتیمان بوونەوەی بەدوادا دێ ئاڵوگۆڕی بەدوادا دێ و ناتوانێت لە درێژماوەدا سەرکەوێت. کاک مەنسوور ئاماژە بۆ کرد ینی ئیسرائیل لەوێ استراتیژی خۆی هەیە و ئیدارەی دەدا دەزانین دروزەکان دەکەونە چوارچێوی بەشێک لە استراتیژی ئیسرائیلەوە بۆ پێی کە ڕاستەوخۆش لەیان با بڵێن بەدەنگ دێ و لە سەریان دێتە جواب. بەڵام ئایا کورد لە ڕۆژاوای کوردستان و لە سووریا دەکەوێتە چوارچێوەی و استراتیژی ئیسرائیلەوە؟
من ئەمێ نمونەیەک دێنمەوە کاتی خۆی لە ساڵی 1970دا لە ئێران کە شۆڕش کرا تەنیا بەشێکی ئێران کە بەڕاستی چالاک بوو لە دژی دەسەڵاتی تازاتۆ سەرکار کوردستان بوو دەیانگوت کوردستان سەنگەری ئازادیە بەڵام ئەم بەشە لە ئێران لەو جۆگرافیا سیاسیە بەشەکانی تری وەک بەلوچ وەک ئازەری وەک عەرەب و ئەوانە ئامادەگی ئەویان نەبوو کە لە خەباتێکی نەتەوەی ڕامیاریدا بن بۆ ئەوەی ئەم بەشە لە دروژماوەدا نەکەوێەوە خۆی ڕاگرێت ئەمە ئێستا لە سووریا بە باوەڕی من بە پێچەوانەیە چون سووریا هەڵکەوتوویەکی جۆگرافیایی تایبەتی هەیە لە کەوانەیەک هەڵکەوتووە کە تەواوی وڵاتانی ناوچە لە داهاتوودا ڕێگوزەرەکانی وزەی دەکەوێتە سەر ئەمە لە ڕاستیدا وا دەکات کە کۆمەلگەی نێودەوڵەتی وازی لێ نەهێنێ شەریکی زۆریان بۆ پەیدا دەبێت چون گرنگی تایبەتی هەیە و لەم یاریەشدا چون کورد لە ڕۆژئاوای کوردستان لە باری سەربازیەوە لە ئەزموونی جەنگیدا لە ئەزموونی ئابووریدا لە نیزامی نێوخۆی دیموکراتیکیدا لەوەی کە مەسیحی و عەلەوی و سریانی و کلدان و کورد لە چوارچەوەی ئیدارەی زافیدا لە 14 ساڵی ڕابردوودا ژیاون پێکەوە هەموو ئەمانە وا دەکات کە ئەم بەشە لە کوردستان هەم یارمەتی نێوخۆی لە چوارچەوەی سووریدا وەرگێ بۆ نمونە لەلایەن عەلەویەکانەوە دروزەکان تەئیدی ئەوان وەرگێ و لەلایەکی تریشەوە تەئیدی وڵاتانی وەک سعودیە و ئەوانەش وەردەگرێت لەبەرەوەی سعودیە نیگرانی ئەوەشە تورکیە لە سووریە ببێتە باڵا دەستی سەرەکی سیاسەتێکی ئیخوانی قەتەری ئانکارایی ناتوانێت لەوێ سەرکەوێ بۆیە ئەم فاکتانە دەڵێن ئێمە بەرەو ئەوە دەچین کە ئەم ڕەوتەپەرە بسێنێ وە کورد زیاتر لە جاران ئەگەر لە زمانی بەشار ئەسەدا دەیگوت دانمان پیا بنێن لە چوارچێوەی پیانی سووریەدا ئێمە بەشێکی جیانەکراون لە سووریا و دەمانەوێت لە چوارچێوەی دەستورە هەندێک مافەکانمان بچەسپێ ئێستا کورد بە باوەڕی من خۆم وای دەبینیم لەوانی هەڵە بێت بەڵام بە گوێرەی خوێندنەوەی من کورد بەرەو ئەوە دەچێت لە داهاتوویەکی نەزۆر دوورە تەنانەت لە دمشقا کۆنتڕۆڵی باڵادەستی هەبێت و ئەگەر ئەمە ڕووبدا ڕێچکە ڕامیاریەکان لە سووریا دەگۆڕێن و سووریا بەرەو سیستمێکی تەنانەت لەوانەیە کۆنفدراڵی بچێت. باشە کاک مەنسوور دواپرسیارم یعنی بڕوانینی تۆ لە سووریایە جێگەی فیدرالی یا دوورتریش بڕێن کۆنفیدرالی یا خۆت کوردەکان تەنها بە لامەرکەزیش ڕازی دەبن؟ یەکێک لەو سیاستانەی کە تا ئێستا ئەنجامێداوەوە من زۆرم پێ زیرەکانە و وردە کورد لەگەڵەوەی کە هێزی بۆ لە سەرزەوی لەگەڵەوەی هاوپەیمانی تەحالوف بووە لەگەڵەوەی شەڕی داعشی کردووە دەیتوانی سەقفی داواکانی بباتە سەرێ چون بارودۆخی سووریە ئامادە نەبووە دەیانگوت مافەکانمان زمانی کوردی ئیدارەی زاتی لامەرکەزی خۆمان بتوانین بەڕێوەبەری ناوچەی خۆمان بکەین بەڵام ئێستا چون بارودۆخێک لە عەلەوی لە ناوچە عەلەویەکان لە لازقی لە تەرتوس هاتە پێشێ کۆمەڵگەی نێودەوڵەتی هاتە سەرەکان چەکەکانیان دانابوو زیانێکی گەورە لێدانێکی گەورە دروست بوو لە ڕاستیدا پشتیوانی لە دمەشق لە ئاسی نێودەوڵەتان بەرەو لاوازی ڕۆژ لە ناوچەی دروست مادام سەر نەکەوتن وە چەکەکانیان دانەنا دروزەکان وەچونە ئەو چوارچێوە جۆگرافیایی کە ئیسرائیل دەیەوێت بە شێوەیەکی کردەی پشتیوانی لێکرد ئەمە ڕەنگی گرتووە و پێ ئەچێت دروزەکان لە ڕاستیدا بەرەو ڕازیش نەبن بە فیدراڵی بەرەو کۆنفدراڵی بچن چون ئەو ناوچانە دەبێت داماڵ بدرێن ناوچەکانی قولەی ترە دەرعا سوەیدا جەبە لە شەیخ ئەمانە تا دەگاتە نزیک تەلەف دەبێت سووریە دای ماڵێن لە چەک و لە هەژمونی ئەمانە هەموو پێمان دەڵێن کە ئەو ڕێڕەوە زیرەکانە بیرمەندی ڕامیاری کە ئەنجامێداوە ئێستا ڕێال پۆلیتیک داوایان لێ دەکات پێویستی بەوانەیە بەوانە کە لە سووریا ڕۆڵی زیاتریان هەبێت ئەمانەی کە من دەیڵێم لە ڕاستیدا نە لەسەر بنەمای خۆشببینی لەوەی کە کوردم ئەم قسانە دەکەم لەسەر ئەرزی واقع تا ئەم چرکەیە مەگەرەوەی فاکتەکان بگۆڕدرێن ئەم شانسە دەدات کە سووریا بەرەو ئەو قۆناغە بچێت بەرەو قۆناغی لانیکەم فیدراڵی بچێت وەلەو فیدراڵیەتەدا ئێمە بەرەیەکی هاودەنگ لە داهاتوودا دەبینین کە لە دیمەشقا دەنگی زۆر بەرزە و ئەو جوڵەیە ئەکرێ وەک عەرزم کردی کێبەرکەی ئیسرائیل و تورکیش لەو نێوانەدا هەرماوە شەڕی وزا ئەگەر ئەوە ئێستا بچێتە پێشێ لە ڕاستیدا شانسی ئەوە زۆر زۆرە کە سووریا بەرەو سووریەیەکی ئەگەر کۆنفدراڵ نەچێ فیدراڵیەکی بەهێز بچێت. بەڕێز مەنسوور عەزیزی توێژەری سیاسی سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت سپاس بۆ شیکاری و خوێندنەوەکانت بۆ دۆخی سووریا.